فرماندارێکی پێشمەرگەیان کوردستانی لە شنگالی ڕاگەهاند و حکوومەتە عێراقی لە شنگالی فشارەکە مەزن خستیە سەرچەکدارن پەکەکەدا و ڕێیا بازرگانی دنەبەرە شنگالی و ڕۆژ ئاڤایە کوردستانی دا خستیە و ئاڤیەک بوویە سەدەما نەمانە ڕێن بازرگانیên پەکەکە ji شنگالê بۆ دەرڤە. قاسم شەشۆ فەرمانداری پێشمەرگەیان کوردستانی لە شنگالی ڕاگەهاند و پێنگاڤە یەکەمیە حکوومەتە عێراقی لە شنگالê داخستنە دەریێ سنووری دنەبەرە شنگالê و ڕۆژ ئاڤایە کوردستانی دەبوو. بە vê پێنگاڤە حکوومەتە عێراقی ئیدی پەکەکە و گروپên wê nikarin بە ئاسانی هاتن و چوونێ بکن و هەروەها وەرگرتنا گومرکێژی ji destê پەکەکە هاتە دەرخستن. ئەڤ یەک نیشانەیە wê çendê didêk û peywendiyên بەغدا و پەکەکە وەکەبەرێ نەمانە و بەرەڤ خراپیەوە diçin. فەرماندارê پێشمەرگەی کوردستانی لە شنگالê دەزانین بەرینها ئۆتۆمبیلên camڕەش و بێنەمرەیên پەکەکە بە ئازادانە هاتن و چوون دەکردن. لێنها حکوومەتە عێراقی ڕێنادێت و ئۆتۆمبیلەکە بێهەژمار و camڕەش لێ دەبەرێ هاتن و چوونێ بکێ. ji alî xwevejî Hesan Elî endamê encumena qeza şingalê ragihand ku ew rêya bazirganî dinebera şingal û Rojavayê Kurdistanê de berî niha ji aliyê hej de şebî ve hatibû vekirin û niha bi biryara hikûmeta Iraqê hate daxistin. Wî endamê encumena qeza şingalê eşkere kir ku berî niha kelûpel ji xanesorê dihatine şingalê û xelkê bi rêyên neyasayî karê bazirganiyê dikir û niha xelkê şingalê neçar dibin biçine Mûsilê. و گوتی کو ئەگەر ڕێیا سحێلا بۆ شنگالێ بێڤەکردن ڕەوشە بازرگانی یا شنگالێ وێ باشتر ببێ. قاسم شەشۆ گۆجی و ئەگەر پەکەکە ژە شنگالێ نەدەرکەبێ و ڤەنەکشێ تەڕساوێ چەندێ هەیە و تورکیە ژبلی ئێریشێن ئازمانی ئۆپەراسیۆنەکە بەژایی لەسەر شنگالێ پێک بینێ.